پۆست دەبی کە پۆست دیاری بکرێ ئەو کاندی بۆ دیاری بکە ئێمە ئیش بۆ بێ ئیش نادۆزینەوە کاندید بۆ پۆست دەدۆزین ئەوە نایە ئەمە ناین ئەو ناوانە خۆیان دێنێ ناوانەی کە هەریەکە بۆ خۆی دەست پێ دەکە و شتەکە پێما غەڵەتیش دەکەن چونکە بۆ ئێمە لەو کادرانەی کامانە ناو پەرلەمان معلومن کە ئەوانەی ئەتوان لێ بکرێنە سەرۆکی پەرلەمان بۆیە ئەم هەموو خۆیان ئینتخاباتی ناکەن ناو خەڵک ناکەن ئێمە لە سەرکردایەتی ناو پەرلەمان لە ناو مەکتەبی سیاسی ئەو بڕیارە وەرگرین هەموو لایەک لە نێوانە دایان ناسن بۆیە پێویست ناکەم چونکە ئەوەندەی پێکۆ ئیشکەن شەراکەتی حەقیقی لەوە خۆی دەبینێتەوە کە لە هەموو چالاکی اقتصادیەکان تیجاریەکان پێویستە ئاگامان لێبی سندوقێکە بێ ئەو دەرامەتانی لێ کۆبیتەوە بە تایبەتی نەفت و بەرهەمەکانی پاشان لە مەسلەی پێشوازی و بەڕێکردن و کۆبوونەوە و ناوەڕۆکی کۆبوونەوەکان لەگەڵ هەیئاتی دیبلۆماسی و ئیقلیمی نێودەوڵەتی پاشان لە مەسلەی جوولانی هێز پێشمەرگە لەکوێ وەچۆ چێە ئەوەی کە پێویستە لەو حاڵەتە قسەیەک لەگەڵ پەرلەمان بکرێ پەرلەمان ئیقرارێکی هەبێ و هەیئەتێکی مشتەرەکی ئیدارەی پێشمەرگە و فەرماندەیی هەبێ